یەکێکی تر لە ئەزابەکان و هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم نەفامی. خەڵکانێکەیە نەفامن، نازانن چەند گوناحە دوو زمانی کردن، نازانن یەکێکە لە گەورەترین کەبائیرەکان، نازانن لە ڕۆژی قیامەتە تۆ هەرچی کردەوە تێ پوچەڵ ئەبێتەوە، ئەبی بە مفلس بە مایە پوچ و ئەخرێتە ناو ئاگری جەهەنەمەوە، چونکە کردەوە چاکەکانت هەمووی ئەدرێ بەوانەی کە زوڵمن تیان کردووە. ئاخر ناکرێ برا بە ڕێزەکانم تۆ لەم دنیاە هەرچی هاتوێتە زمان تاوتوێتت لە ڕۆژی قیامەتیشا نوێژەکەت و ڕۆژۆکەت و حەجەکەت و عومرەکەت و هەمووی دووە حەساب کرابێ. شتیوان نییە. بەخوا ئەو نوێژ و ڕۆژ و زەکات و حەج و ئەوانەی کە ئەیکەی هەمووی ئەدرێ بە ئەوان. نەفامی بە زەرەرەکانی، یعنی زۆر کەسێ نازانێ نەفامە بە زەرەرەکانی دوو زمانی، نازانێت چەند خەتەرە، نازانێ پێغەمبەر چی فەرمووە دەربارەی. زانایانمان چیان فەرمووە؟ زانایانمان ئەفەرمن یفسد النەمام في ساعة ما لا يفسده الساحر في سنة. ئەو ساحرانەی ئەیان بینن کەوا بڵاوە بوونەتەوە بەناو هەموو ئومەتی ئیسلامە، بەناو هەموو گەڕەک و کوڵانەکانە کە سەر لە خەڵک تێکەدەن، کە قوڕەکەن بەسەر خەڵکە، کە بینی ژن و مێرد تێکەدەن، کە فەسادەنەن لە ناو خەڵکە، کە لە زمانی ئیمامی عومەر دریاوە لە گەردنیان و کوژراون. ئەو ساحرانە ئەوەنەی دوو زمانەکان زەرەریان نییە. دوو زمان بە سەعاتێ زەرەری ساڵێکی ساحر ئەدا لە ناو خەڵکە. کۆمەڵێکی تر لە زانایان فەرموویانە عمل النمام أشد من عمل الشيطان، وتویانە کاری دوو زمان زەرەری زیاترە لە کاری شەیطان، چونکە شەیطان دیار نییە برا بە ڕێزەکانم، تێ وەسوەسەت بۆ دروستەکە، وەسوەسەت بۆ دروستەکە، تو ئەتوانی أعوذ بالله من الشيطان الرجيم بکەی، ذکرێ بکەی، دوورەکەوێت و ئەڕوا. ئەی بەس نەمام دێتە بەرامبەر دائەنشێ دوور لە ئێوە، ڕووتان تێەکە وازت لێ نایەنێ، نەبە أعوذ بالله من الشيطان الرجيم ئەڕوا، نەبە ذکرکردن ئەڕوا، دێ دک 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 لەسەرت ئەکتێ لە ناو مێشتا دروستێکە، لە ناو دڵتا دروستێکە، تا بینی خۆت و باوکت تێکەدا، خۆت و برایەکت تێکەدا، خۆت و ئامۆزایەکت تێکەدا، خزمایەتی ئەبچڕێنێ، قوڕەکا بەسەر تا، قوڕەکا بەسەر خەڵکیشە. یەکێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم ئەوەی کە ئەبێتە هۆکاری دوو زمانی هەندێک جار تۆڵە سەندنەوەیە. کابرایەک لەوانەیە بە نەزانین و یا بەزانین و شتێکی بەرامبەرت کردو، تۆش ئەتەوێت تۆڵەی لێ بسێنیتەوە، ئەڕۆی لەقینە شتێکەکەی. طبعا ئەمەش زۆر زۆر خەتەرە. یەکێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم خۆشەویستی دەربڕین بەرامبەر بە ئەو کەسەی کەوا قسەکانی بۆ ئەبەیتەوە، بەس لە ڕاستیە تۆ دوژمنی ئەو کەسەی، خۆوا دەڕەخەی خۆشتەوێ، بەس خۆت دوژمنیت، چونکە یەک ئەڕۆی گوناحێکەکەی لەلایە و تووشی گوناحیەکەی، دوو دڵی ئەگۆڕی، دڵی ئەگەنیێنی، سێ قین دروستەکەی بەرامبەر بە کەسە نزیکەکان یان بەرامبەر بە دۆستەکان یان بەرامبەر بە ملەتەکە. سەکار بەدەست جاری وایە ئەم ملەتە لەگەڵ ملەتە ڕێک و پێکە هیچ مشکلەیەکی نییە، حەقەکانیان ئەدا و ئەوانش حەقی ئەوەدەن، بەڵام خەڵکانێکی فیتنە، خەڵکانێکی فەساد ئەکەونە ناو ئەو وەزعات تا وای پێکەن ئەو قینی لە خەڵک بێ، حەقیان نەدا، مافیان نەدا، بڵێ ئەمانە خراپن، بڵێ ئەمانە وان. طبعا ئەوە هەمووی دوو زمان هەمووی خراپەکار کردێتی، ئینجا ملەتیش قین لە ئەو هەڵەگرێ و ئیتر خۆتان نەتیجەکەی ئەزانن. یەکێکی تر لە هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم دانیشتنی زۆر لە مەجلیسی خراپ. براکانم ئینسانی مسلمان وەک چۆن ئاگای لە هەموو شتێکی ژیانێتی، حەساب بۆ نان خواردنیەکە لەبەر ئەوەی تووشی نەخۆشی نەبێ، حەساب بۆ سەرما و گەرماەکە، لە کاتی سەرمای زۆرە جلوبەرگی باش لەبەرەکە، لە کاتی هەر وەزعێکە حەساباتی خۆی ئەکا، دەی ئەبێ بۆ دانیشتنەکانیشت ئەبێ بزانی لەگەڵ کیا دانیشی. خەڵکانێکێ دڵت ئەگۆڕن، خەڵکانێکێ تووشی گوناح دەکەن، تۆ لەگەڵیانەدا منشە، تۆ لەگەڵیانەدا منشە، بعد تووشی موسیبەتت نەکەن. وەکۆتا سەبەب لە ئەسباب و هۆکارەکانی دوو زمانی خۆشەویستەکانم خۆ بە گەورەزانین و فیزلی بەسەر خەڵکە. ئیمانداری ڕاستەقینە خۆی بە گوناحبار ئەزانێ، دائیمەن هەر کەسێک چەندیە گوناحبار بێ ئەمەڵێ من لەو گوناحبارترم، کێ ئەڵێ ئەو لە لای خوا پلەی زۆر لە من بەرزتر نییە. کاتێ بەو شێوازە تەماشای خەڵکت کرد قەت فیتوفات ناکەی. ئەخ زۆر گرنگە براکەم ئەم سیفەتە لە هەر هەمومانە هەبێ. من
بە دوور کاتی نوێژی سنەت یا شەو نوێژی بە دوو ڕۆژی ڕۆژوگرتنی سنەت با خۆمم لێ نەگۆڕێ بە دوو فلسکە بیدەم بە فەقیرێ با خۆم لێ نەگۆڕێ بە عومرەیە زیاتر یان حەجێک با خۆمم لێ نەگۆڕێ ئەوە وات پێ ناکا لە خەڵک گەورەتر بی لە خەڵک بەرزتر بی بەڵکو دڵەکەتە دڵەکەت جاری وا هەیە کەسێک هەیە تەنها فەرزەکانی ئەنجامەدا و دیاریش نییە و زۆر خۆشی بەرز ناکاتەوە بەڵام دڵی ئەوە نەپاکە ئەوە نەپاکە لای خوای تەعالا وەکو ئاوێنە وایە ئەوە لەسەرەوەی هەمووانە ئەوە دڵنیابە